بۆ هەموو ڕئیس عەشرەت و دەمسی و برا گەورەیەک لەم کوردستانەی خۆمانە ئەیتر لە پێنجوێنەوە بیگرە هەتا دووەک و زاخۆ ئێوەش لە خوا بترسن بۆ تیکەیەکی چەور و بۆ کارت و بۆ دەعوەتی و دەستخۆشیە کاک فڵان کەس سوڵحەکەی کردووە کابرایەکی قاتیل بەدەست قەس پیاوێکی کوشتووە وەڵڵاهی بەشداری قەتڵەکەی بۆ ڕۆژی قیامەت سوڵحی وە بکەیت ئەمە کابراک لە دەستی دەرچووە ئێستا چەند شتێک لە شەر ئاپیانە وترێت غیر عەمدی کوڵوەسمێک و پێی نەی بە زەلامێک و داتە سەریا کوژ لێمە عەمدی نییە سوڵحی بۆ بکە سبەینێ بەڵێ نەیزانیوە پیاوێک پاڵەڵێتە نەفەرێک و چوزانە بە دەماکەی ئەمرێ ئەمما کابرا بیکەیسی پێوە ناوە کڵاشیکۆفی پێوە ناوە دەماچەی بێدەنگی پێوە ناوە چی عەمدی نییە چی عەمدی نییە وەڵڵاهی بەس ڕێی عەشرەتەکان زۆرینەیان کە کاری باشیانەیە دەستیان ماچەکەین دەستیان خۆش بێ زۆرینەیان و زۆرینەیشیان بۆ ناو بۆ پارە و پەنجاگەڵا و چلگەڵام ماڵی زۆر خەڵکیان بەخۆرگرت بەس ئەوان بەس لەگەڵ حەقا بن سوێن بەخوا کوردستانە بێتە ئاوێکی مەڵ بە نیو مەتر پشتوێنەوە چێتە ناو سوڵحێکەوە هاتوین کاک فڵان کەس هاتووە کاکەوە لێی خۆش بن بۆ لێی خۆش بێ کاک تۆ کوڕەکەت جەرگت بسووتێ لێی خۆشە بیت نەوەڵا لێی خۆش نابێ بابە جەرگی سوتاوە کاکە وەڵا هەتا نەکوژرێتەوە دڵی سراحەت ناک وەلەکم فی القیصاص حیات ئەنجا ژیانی تایە من کەسێکم بکوژێت 100% بزانم نەکوژراوەتەوە یان بە دەفتەرێ دوان سوڵح کراوە نەکوژراوەتەوە وەڵی سراحەت ناکەی هەتا ڕۆژی قیامەت کان ئافرەتێک مێردەکەی کوژرا بوو ڕەنگە خەڵکانێکە گویان لەم قسەوێ بزانن باسی کێکە سوڵحیان کرد بە 100,000 سویسی دینارە ئەسڵەکەی زوو 5 جودەیەک بۆیان داناو ئەوە دادەیگیان سوڵحمان کرد و تەواو ئافرەتەکە دوای 2 ڕۆژ 100,000ەکەی بردەوە بۆ ماڵی قاتیلەک تێ 100,000ەکەتان من مرتاح نیم بەم سوڵحە مناڵێکی ئەبێت 2 ساڵان دوای 18 ساڵ پەروەردەیە کات قاتیلی پێکوژێتەوە ئەوە حیات ئەوە ژیانە ئەوە هیچ کەسێک نەڵێ چۆن کوشتێتەوە باوکی کوشتۆ چۆن نایکوژێتەوە ژنی کوشتۆ چۆن نایکوژێتەوە ئەمە پەیامێک بێ بۆ هەموو ڕئیس عەشرەتێک مەکەونە دوایانیەوەش بەڵێیان بۆ بکەن و قاوەیان بۆ دابنێن و جگەرەیان بۆ دابنێن لە مەجلیسەکانە کاک فڵان بە عەمدی کوشتوێتی مەیڵن دەرگایان لێ مەکەنەوە بڵێ نایکم کاک بڕۆ بۆ مێنە بابی کوشم ئەگەر ڕئیس عەشرەتێکی بڕۆ بێنەی کوشم بزانەی کادەوە و زۆرێک لە ڕئیس عەشرەتەکان پارەیان لەو نانایە لەو قەتڵایە بۆیە ئیکەن و زۆرێکیان پیاوی باشن بەبێ مقابل کردویانە دوای فەزڵ و منەتی خوای پەروەردگار هۆکارێکە بەشێ لە ئەمانەیە